کێشە و معاناتەکانمان ئەوەیە چەند ساڵە ئێمە لەو ساحەی علوەی کۆنەکە لەوێ بۆ خۆمان لەو ساحا ئیشمان ئەکرد و شوێن و ڕێ و فەریع بوومان. ئیسادە شوێن و ڕێمانی هاتیێنتە ئەیرۆ و ساعتی لێرە ئەوێسین و دەرمانەکەن و ئەڕۆین ئەولەوتین و شوێن و ڕێمانیە و ئەڕۆین کاکە وەڵی تر کابراایش ئێمە پاڵ دوکانی خۆمە ئەوێژێ ئەوە ڕێگەی و دوایەوە ئەڕۆین دوکان بگرین ئەوە قاتعێژ مانگە 30 ملیۆن و ساڵێکیش ئەبێ پێشینە بدەیت 36 ملیۆن دینار کەس ئەمە پارەی نییە و چی دەرەکا خۆی علۆ کیلۆشە دێ 20 دینار 25 دینار خێر جاری وایە. ئێمە خەڵکی بێ هەژار و فەقیر 60 بۆ 70 کەسەوە دەرەوەی ئەلوا ئیشمان کردیا تەڕەبار میوە ئەنواوە قسام میوەگات بی بەس ئەلان بێبەش کریایە دەوڵەمەن و پارە و ئەوانەیە پارەیان هەیە دابش کریا سەبین ئەوانەوە بەس ئەوان خەڵک هەژار و فەقیر بێبەشەوەی ناوە. ئێمەی داواکاری و تەواو دایرەکان کەلار دایرە گەرمیان قای مقامی شارەوانی بەرهێنان تەواو گشتیان گەڕیایە و قانونی کتاب ڕسمی رایان کردینە هەرمای جواب نەگەڕیاسە پێمانەوە داوای ئێمە جایەک بۆمان دابیر بکەن وەک ئەو ئەلوەگە جایەک بۆمان دابیر بکەن بنیشینە ناوی خەرج ژن و مناڵمانەوە فەقیری دەربار. بەنسبەت پرۆژەی ئەلۆی نوێی کەلار پرۆژەیەکی وەبەرهێنانە مۆڵەتی ژمارە 100 لە بەڕێوەبەرایەتی کشتی وەبەرهێنانی سلێمانی وەرگیرا و لەلایەن بدراوە بۆ کۆمپانیای سەبج و ئەم پرۆژەیە لە ئێستادا تەواو نەبووە و بەپێی ڕێنمایەکان و بەپێی یاسا و یاسا بەرکارەکان هەر پرۆژەیەک کە تەواو نەبێ پێش ئیسلامکردن نابێت کەس بچێتە ناوی بەڵام ئەم پرۆژەیە پێش ئیسلامکردنی و گوێ نەگیرا لە نووسراوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و نووسراوەکانی دەستەی وەبەرهێنان هەم کردن و فرۆشتنی پێوەکراوە و هەم خەڵکیش بە زەبری هێز و بە بەکارهێنانی هێزی ئەمنی گۆستراوە بۆ ناو پرۆژەکە و ڕاستی کارێکی تەواو نایاسایی ئەم کارژ لەلایەن سەرۆکایەتی شارەوانی کەلار و هەروەها بەڕێوەبەرایەتی کشتی شارەوانیەکان و قایمقامیتی قەزای کەلار و ئەو هێزە ئەمنیانەی دیکەی ناوچەکە ئەنجام درا و هەروەها لە ماوەی ڕابردووش ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی چەند جارێک نووسراومان بۆ لایەنە ئیدارەکان بۆ ئیدارەی گەرمیان بۆ دەستەی وەبەرهێنان بۆ بەڕێوەبەرایەتی وەبەرهێنانی گەرمیان کردووە کە ئەم پرۆژەیە لە خەتەری ئەوایە کە بە زەبری هێز خەڵ برێتە ناوی و نابێ پێش ئیسلامکردنی کەس بچێتە ناوی بەڵام بەداخۆ لەلایەن شارەوانەکانی گەرمیان شارەوانی کەلار قایمقامیتی کەلار گوێ لە هیچ لەم نووسرا و لەم نووسراوانە نەگیراوە هێز بەکارهێنا لە کاتێکا پرۆژەکە هیچ ڕەبتێکی بۆوانی شۆنی ینی پرۆژەکە پرۆژەی بواری هەوبەرهێنانە هیچ ڕەبتێکی بەسەر بە شارەوانەکانەوە نییە. دیارە ئەمیش بۆ پاراستنی بەرژەوەندی چەند کەسێک بوون بن بە ئەوەی کە خەڵکیان هاندا بچێتە ناوی وە زەختیانیش لە خەڵ کرد بەکارهێنانی هێز و ئامێری وەکو شۆفڵ و حەفارەوانە بۆ بڕنی ئەلوەی کۆن وایان کرد کە ئەو پرۆژە ئێستا لە ماوەی چەند ڕۆژێکە بە شێوازێکی تەواو نایاسایی هەرخۆم من بە کودەتایەک بەسەر یاسا ناوم بردووە.